خب وقتان وخير ومدوارم لهركو هن ساقو سلامتون هەروەکو لە تاپیکەم دیبیتە نووسادمە ڕووداوەکانە شەڕ ناوچە تا چه میزان سەر لێ شێواوی و پۆخڵەواتە دەستگاهە میدیایی حیزبی و لە چەقبەستوویان لە هەبوونە تەحلیل و درۆ دەلەسەکردن دەرەخا. ئەمڕۆ سوارە ئەم زرم و بکوژ و بوەڕە مشتی درۆکەر و فشەکەر ئەخەنە ناو میدیا کە فشە و درۆ بکات و قسەی گشتیان درۆ لاو دەرات. و بیرتان تێرم ئەوانەی لە هەرێمە کوردستانە میدیایان وا لە دەسا لە سەروبەندە شەڕە ڕووسیەتەکە ئوکراینە کوردە قەومی ئیتنیکی نەماوە پەرچەمە ئوکراین نەکەن بەقنیا کە گویا ئوکراین ئەیوات و ئوروپا و ئەمریکا ئەیوات و ماس نەبوو بە دەورە دەمتان و دیار بوێ ناگەهان خۆتان شاردە و کە گویا شرۆڤەتان پێنیە و کەرەکەرتان پێنیە. گەیە ئەم سەروبەندەی وا ئێوە بە دنیاتان وا معڕەفی ئەکرد کە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا قەپەکاوە سەر شێرە. وا دیارە تا ئەم دەقیقە ئەوەتانە هیچ دروست ئاو دەرنەهات ئیستە کەوتگنە سەر ماساوکردنە بۆ دەوڵەتە ئێرانی کە دەوڵەتە ئێرانی زلحیزە. وەختێکیش ئێمە ئەمانوت کە پێکاتەی کۆرپۆرێشنە ئێرانی مهمترین پێکاتەیەکە لە ڕۆژهەڵاتە نێوە ڕاستە. خۆ تەبیعەتەن ئەچووە سەرە ئەم ڕەفتارگەرەی کە ئەکریا تا ئەمڕۆ تۆ بفامی گەرۆی هۆرمۆز تەئسیرە گەورەی هەست لەسەر ئەنچێ کە تۆ پێئێژی ئابووریە جەهان. ئەو جەهانە و سیستەمە کە تۆ ئەوەنە بە گەورەت ئەزانی ئیستە وە تەنگۆکردنە تەنەیەک ئێوە پێژن گەرۆ وە تەنگۆکردنە تەنەیەک وا دیارە خەریکە شەواڵەکەوێتە قاپی. ڕاستی چی ڕوەدا؟ ئێمەمانان چی ئەزانین؟ ئێمە بە چی ئێژین دەوڵەتە ئێرانی؟ بە کێ ئێژین دەوڵەتە ئێرانی؟ تەیە 37 ساڵە ڕابردوو لە زەمامەتداریە عەلیە خامنەئیە عالم و ئادەم بە ئۆپۆزیسیۆنە ئێرانی و بە کوردباز و وا تەرحە مەسئلەی ئەکرد کە عەلیە خامنەئی هەرچی کارەیە ئێرانە. و ئێمە هەر ڕۆژە وڵوتمان کە عەلیە خامنەئی کاورایەکی یەکلاقەبای هیچ و پوچی بێکەسوکاری تێهەڵدریاگی تورک مەشەدیە
بەچی دەسیگەیگە بەو ئەریکەی قودرەتە هیچ کارەس دیبێت گەلە مختلفە ئەمانە بەحس کرد بەڵام کێگەل ئیسرائیلیانە کردیان و عەلیە خامنەئی هەمە کارەس عەلیە خامنەئی بەڕۆخێ جمهوری ئیسلامی ئەڕۆخێ و ئێمە ئەمانوت کە ئەوەی کەوا لەناوە ساختارە دەوڵەتە ئێرانیا و ئەوەی کە بە ئەوجی گەیاندگە قەیرانە بنەڕەتیە دەوڵەتە ئێرانی لە بەردەوامکردنەوەی دەسەڵاتە و لەگرا شەڕە دەسەڵات مەوجودە تا ئەم دەقیقەشە گەیگە سەلووتکەی من ئەمە تەوزیح دەم بەڵام سەرەتا بۆ خاترەوەی کۆمەڵێک بڵق و فشە بتەقێنی تۆ و تێبگەی لەم فەزا با من بە تعبیرکردنە لە ئەم فەزا تۆزێک بەدوێم سەرەتا فایلێکی کۆتاتان بۆ لێدەم لە کەسێک کە سپاهیە کارە ڕسانەیی بۆ سایتە تەسنیمە سپاهە پاسدارانەکە ئەو لەگرا قسەیەکەکا و من سەوارە بەر قسەیەکە ئەوە ئیکا کۆمەڵێ تەحلیلەکەم تا دەرکێکیشمان لە دەوڵەتە ئێرانی بوێ از منطقه اقلیم کردستان اخراج بشن برن تو کمپ‌های سازمان ملل یه بخشیش اجرا شد یعنی اینا پایگاه‌های مرزیشون که تو جدار مرز با ما بود و تخلیه کردن رفتن عقب خونه سازمانی‌هاشون و پایگاه‌هاشون و دفاتر سیاسیشون و مراکز آموزشیشون رو از جدار مرز ما تخلیه کردن رفتن عقب اما نه خلع سلاح شدن نه وارد فاز سیاسی صرف شدن و نه وارد کمپ‌های سازمان ملل شدن بعد از اون عملیاتی که شهید کاظمی فکر کنم تو سال 75 هم انجام داد همین گروهک تجزیه طلب دموکرات با امضای همین مصطفی هجری که اون موقع جانشین دبیرکل بود الان دبیرکل گروهک تروریستی دموکراته تعهد دادن که دیگه اقدام نظامی علیه جمهوری اسلامی انجام نمیدن وارد فاز سیاسی میشن اما بعد از اشغال عراق توسط آمریکایی‌ها یهو دوم در آوردن دوباره اومدن وارد سال 1996 آقای مصطفی هجری که ایستر رهبر دموکراته به سردار کاظمی تعهدی دا امضای کرد فعالیت مسلحانه ناکن و فعالیت سیاسی اکن اما جمله من نبوها جمله کاورای سپاهی خبرنگار تسنیمه بخاطر و جاری کتر لیتی بگینو من لی ادمو سیاسی صرف شدن و نه وارد کمپ‌های سازمان ملل شدن بعد از اون عملیاتی که شهید کاظمی فکر کنم تو سال 75 هم انجام داد همین گروهک تجزیه طلب دموکرات با امضای همین مصطفی هجری که اون موقع جانشین دبیرکل بود الان دبیرکل گروهک تروریستی دموکراته تعهد دادن که دیگه اقدام نظامی علیه جمهوری اسلامی انجام نمیدن وارد فاز سیاسی میشن اما بعد از اشغال عراق توسط دیگه اقدام نظامی انجام نمیدن وارد فاز سیاسی میشن خب خلق کندوار سؤال اول حزب اگر حزب کردی وی کار مسلحانه بوی اکاد پیام سیاسی کی بگات تو بکار مسلحانه چریکی هیچ دولت ناخی بله بکار چریکی برای تبلیغات سیاسی پروپاگاندایی و گورین افکار عمومی مد نظرگری هیچ ارتشی لدنیا حزناکا بشر کردن لگله گروپێکی چریکیە لەبەرەوەی ارتش ئامادە نییە کە لەگەڵ 4-5 نەفەر تفەنگوە دەسا کە معلوم نییە جێگەی وا لەکوێ و بنکەی وا لەکوێ دەرگیر بوێ سەر ناکەوێتیە بۆی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ هەر جەریانێکی چریکیە ڕوبەڕووبوونەوەیەکی ئەمنیەتیە خب سوالە گەورە ئەمەسە کە دەوڵەتە ئێرانی بۆ لە فعالیەتە سیاسی کۆمەڵە دموکرات پەکەکە ناترسێ بەڵام قینی تێ لە فعالیەتە مسلحانە دەوڵەتە ئێرانی خۆی ئێژێ ساڵە 1375 سەردار کازمی معاهدە گرێبەستی ئیمزا کرد لەگەڵ حیزب دموکراتە کە فعالیەتە
نظامی نەکا و فعالیت سیاسی بکە. ئێژێ لە دوای ژینابازیش دیسانەوە فشارمان بۆ دەوڵەتە عێراقی هاورد کە یا خۆیان تەحویل لە سازمانە ملل بن یا سرفەن فعالیتە سیاسی بکەن. خب سوالك گەورە ئەمەسە کە تۆ هویەتە سیاسیت ئێشی دیگەران بترسێنێ، فۆرموڵ و مەتۆدە سیاسیت ئێشی دەوڵەت بترسێنێ، نەتەقەی کلاشینکۆفت دەوڵەتە ئێرانی بۆ ئیجازە ئەدا بە ئێوە و بودجە ئەدا بە ئێوە کە ئێوە فعالیەتە سیاسی بکەن لە هەرێمە کوردستانە. فعالیەتی سیاسیەکانە ئێوە چی بوو؟ کوبانی تەنیا نییە، سنە پشتیبانیە. فعالیت جامعی مدنی لە ئوستانە کوردستانە، ژینگە پارێزی کە کۆ ئەبووە لە کوژاندنەوەی ئاگر، دانە شەهیدانە ژینگە، کارنەڤالگە لە جۆرا و جۆرە، هەڵپەڕکەکردن و قڕە پیرەژن لێدان. ئەمە دەوڵەتە ئێرانی قینی لێهات، دەوڵەتە ئێرانی دروستیە کرد. بۆتان من نایژمی کاوڵی سپایی ژێتی فعالیت سیاسیەوە چ بوو؟ چی بوو فعالیتە سیاسیتان؟ داخستنە دوکان؟ داخستنە دوکان سپای پاسداران بۆتانیە کرد. سپای پاسداران خۆی پێتانی وت فعالیتە سیاسیکەن، دوکان دابخەن، قژڕ و تۆ بکەن و هەڵبخەنەوە. ئەمە ساختارە دەوڵەتە ئێرانی شکان. ئەمە لە کورد چی دەرخست؟ چه اشتراکێکی لە کورد دەرخست؟ حقوق شەهروەندی گەرەکە؟ مافە شارۆمەندی گەرەکە؟ پرۆسەی دموکراتیزەکردن ئێران ئێشێ بوواتە بەرەو؟ ڕاستی ساحێوە ئێران کێس؟ ئێستا خۆ دەرکەو عەلی خامنەی نییە. سەردارانە سپایش نەبوون. ساحێوە ئێران کێس؟ بە چی ئێژی دەوڵەتە ئێرانی؟ ئەم کۆنگرەیە ئازادە ئێرانیان، کۆنگرەیە ئازادی ئێرانیان کی دروستی کردگە؟ ئەو کۆنگرەوە و ئیساف ئەمریکا تەبلیغیە کرد و تەمامە ئێوە بە عنوان ئەحزاب تەبلیغتانە کرد و پژاک ڕۆژە ئەوەڵ دەرکریا و لودا پژاک گەلە کۆمەی کرد و تیتخوا منیشکەنە ژوورۆ کە کردیانە ژوورۆ ڕێوار ئاودانان ساعەتێ دەسماڵی گرتە دەست و پێڵاوە خەڵکی بەرخۆدا و تەشەکوری کرد لەم گروپە کە ئەویان جێخستەگە. کێس دەوڵەتە ئێرانی کێس؟ اوكي. سایت دنیای اقتصاد بە تاریخە 24 دی 1403 لەزارە بانکە مەرکەزیە ئێران ئەبەر بدهکارانە ئێرانی معرفی کردگە. سەرچاوە ئێران، سەرچاوە بانکە مەرکەزیە ئێران، گەورە قەرزارەکانە ئێرانی معرفی کردگە لە بانکهای مختلفۆ. قەرزارانە بە بانکە ملیە ئێران، گەورە قەرزارانە بە بانکە مەرکەزیە ئێران، شرکت مادر تخصصی بازرگانی دولتی ایران و گروه امیر منصور آریا بزرگترین بدهکار بانک ملی. علاوه بر این شرکت چوب و کاغذ مازندران، ذوب آهن اصفهان، گروه صنعتی فولاد ایران، راه آهن جمهوری اسلامی، وردین پاژن، حمل و نقل ریلی رجا، جهان پلیمر، بلکا بازرگان، نازن نخ، فولاد کاویان، فولاد گیلان، دو نخل زرین، سراج زایندرود، چایی شمال، قدرت آریا ترانسپورت، گروه صنعتی پاکشو از بدهکاران بزرگ بانک مرکزی. هیچ کمی و ننسن. ایرانی شمسه ها. دولت ایران امسه. گەورە قەرزارانە بانکە مەسکەن. عمران شهر جدید پردیس،
گروه عزام، مدلل، نوزری، شرکت سهامی پشتیبانی امور دام کشور، نیکی سرای ایرانیان، مرتضی صدفی، شرکت سازکاران یکم، ساختمانی ارزش افزای بوتون، بهروز، شرکت پویان بوتون سامان و بنیاد مسکن انقلاب اسلامی، عمران شهر جدید پرند، هاشم سلیمانی فر، آریان نوینسازان راهور، گروه ملی فولاد ایران آریا، جمشید برزگر، ایمنسازان عرش، عمرانی کوزوو، پارس و مسکن تدبیرنگر پویا، قرزاران گوری بانک سپه، یعنی پولیان گرتگه $1,000,000 نایدنو ام پولا نادنو گرتگیانه قرزاران گوری بانککان ایران. پشتیبانی امور دام کشور، مادر تخصصی بازرگانی دولتی ایران، ساینا گستر پردیسان، خدمات حمایت کشاورزی، مؤسسه مولا الموحدین، مادر تخصصی ساخت و توسعه زیربناهای حمل و نقل کشور، تولید اتومبیل سایپا، شرکت سهامی آب منطقه‌ای اردبیل و آرتیان، آلومینیوم پارس، تولودی نوشانوش، خوزستان تجارت کانون، حمید باقری درمنی، صنایع چوب کاغذ مازندران، محسن رادمند، کرمان موتور، تولیدی لاستیک دنا، علی صرافان چهارسوختی، سرمایه گذاری استقلال اهواز، بدهکاران بزرگ بانک صادرات. راهن شهری تهران و حومه، آلومینیوم ایران، فولاد خوزستان، وزارت علوم و تحقیقات و فناوری، سایپا، شرکت پتروشیمی گچساران، انرژی گستر جم، شایان گستر ارومیه، مارون شرکت پتروشیمی، مؤسسه صندوق حمایت و بازنشستگی کارکنان فولاد، مینا و آب منطقه‌ای فارس. بانک ملت، ملی پالایش و پخش فراورده های نفتی ایران، مادر تخصص بازرگانی دولتی ایران، سرمایه گذاری تأمین اجتماعی، سرمایه گذاری صنایع شیمیایی ایران، خنک کننده موتور آرمکو، دبش سبزگستر، پتروشیمی آپادانا، آپادانای خلیج فارس، ذوب آهن اصفهان، آریا کابل فدک، مجتمع فولاد اردکان، پروفیل فولاد آپادانا، سیمکو، شرکت تولیدی آریان ماهتاب گستر، تجهیزات تورو کمپرسور. تمام من شرکت کان و اسرائیل داگیری عنوانیه بعنوان تولیدات موشک. است چه اتفاقی کرد؟ اسرائیل داگی لساختمانی امانه میلیاردها دلار قرضارن. صفر بو یا صفر نبو. وقتك اواني توبيان اجي دولة نازاني كين وازاني تاي رئيس بارلمان واحمقي وادان دياغ بعنوان الرهبة الجمهورية الاسلامي حرشيش توا ودسيوة مملكة يعني اما سيستم الجمهورية الاسلامي يعني اما يعني كومالي دا صلاة دار كتون نايا الناسي لقالب الشركة ومؤسسات وهولدينغو بنيادا لإيرانا موجودن. نأزاني كوالا بشتيانا نأزاني كان نفرن ودسه هزارو ما انتري كبو درتيرن ام انترا اويتو نمايندي بارلمان اويتو رئيس جمهور هروكو ام کنگره آزادی ایرانیانه ام کنگره آزادی ایرانیانه کی دروسی کرده مجید زمانی لکنگره اجی پول کنگره ایران و هرچی حزبتی هلدریان کرد باز واتیه هرچی خویری ایرانی واتیه 400 خویری
بديان حزبو نيان توانيقا 500,000 پوند هزينه خويان تقبل كم كونفرانسي دارنين ام كونفرانس كي داين ياغا مجيد زماني كيس كاوري بداي كوباوكا ام كاوري بداي كوباوكا تشكارس يك رقم دايكي معلومية باوكي معلومية لكيوهاتك لإيرانا شركتي كي بوغا بناو كيان يك رقم 1 مليار دولار لبورس إيرانا خيمتي وقفروش تجيسي مجيد زماني لكونغرس أكا اجي فاوند ام كونغرس كيدا اجي كار آفرينان إيراني كين كار آفرينان إيراني يعني سرمایه داران اولیگارشکان إيران يعني كي يعني اواني استرجي لدس دولة إيرانية بوغنسة اولیگارش پولیان هز سروتيان هز منابعيان هز صنايعيان هز گمركات والدس يانا منابع والدس يانا كين أمانة هاتكن چيان كردقا أمانة هاتكن مؤسسيك نهاديك دروسكن لشهيار آهيوة تا حميد تقوائي تا كوملا تا ديمقراط تا بيجاك تيهال درياك قشتي كوبو قسو لوي چي دروسكا نهادي مهركا ناوي بنيت سازمان آزادي إيرانيان بچي حيبو ب1 مليون پوند ناوسكتان وريكاورا و1 مليون پوند بو قصاحي قشتاني سند تو نت برسي امكار آفرينان إيران يكين بلياقة ايوان نتان تواني 1 مليون پوند خرج كن كونفرانس وابقرن ديخو خريك الرا بو هر سر سوال كرن بو هر تيهال درياقن ديخو دزي الدنيا اكن قاچاخ الدنيا اكن گمركات الدنيا اسينن پول الدنيا لسباتازداران اقرن من روجه اول بيتان منود دولة إيراني مهمة دولة إيراني ساختار بروكراتيك دولتي بابزاني لهركو إكاوا بحران اقتصادي دوز أكن وكل رسشنكي 2008 الجهان يكيق لأهداف أواني وأم بحران دروز أكا أما السكة بدات السر منابع وهرزان خريانكا وكل شي بامثال تامولي برم ليكترازان اتحاد جماهير الشوروية السوفيت اتفاقي كتياكود هرچي صنايع ومنابع قوري السوفيت وإديك دسيان بسرو قرت خصوصيان كرت نوتكي غازكي آسنكي فودادكي توليد أسلحكي تحقيقات فناوليكي قشتي بو خصوصي لروسيا ناقهان كومالي أوليغارش ملياردر هالطاقين وكو أبراهاموفيتش دولة إيراني وشرنقي دولة إيراني لبروسية جي خستن الدمامك السورة الجديدة بدروس كردن بحران وبأرزش كردن بولا إيران هر جيفانا أم خلقية تكاندي دولار النوسط مني بوغسو 160,000 تمن 160 برابر خلق ثروت خوي لدستاك 160 برابر ولي خلق إيران خلق عادي إيران ناتواني برواوا مقورة بقري إنجليزية كان جملة مشهورة كانس إيجن تو 100,000 دولار قرزاري وبانك تو نوكر بانكي تو 20 مليون دولار لبانك قرض بقري بانك نوكر توس قورة ترين وامجيران إيراني شركة قلوة شهرقري كن كتولها الناسي يقرانيش نادنو بلام سقبابي شوية 200 مليون تماني قرتيو تو قرض بيسي كاللي يقرنو ماشنكي جيربي لي يسينن مالكي لي يسينن هرچی امانه پولیان نأدا لگیرفان ام خلق دایان تکان جا ام خلقنی اقلینیه ایشی جمهوری اسلامی جنایت کاره نزنه جمهوری اسلامی کیس لو دورانه تا استفق خريكن جيفانا خلقية تكين خلق خير بيدا صلاة ركن علي خامنئي بلوي بتوبي لما جراي جينابازية صالة 1401 او كاري وا خلق لجيرنا وقيران اقتصادي لجهانا ايكات
لجيرنا وحكم الرهبرية بو مولد سازي تمام أنشي بناو الدولة إيراني بو حراج فروشي كرد بماني كتونا الناسي لجمركات لبنادر لمنابع جورة للزمين قل جوري الشاري لبارك الشار لكتاوخانة از دم قشتي فروشيا كس نيزاني كيسدي بيانود مولد سازي خامنئي حكمي دا كس بويني شوينة أمانة بقري اوي بناو ايران مابو استسنة درياغ بناو تكتكة انسان هاي مختلف والشركة قلة مختلف دي امريكا داي لمانة اسرائيل جي داي لمانة اسرائيل لسه بده كاران مخويندو اسرائيل قرص قشت يعني سافكر قبل تقانونوي ساخت مانا كان يعني قشتي سافكرت خلچينا دولة إيران لكاركوز جمهورية إسلامي جمهورية إسلامي استزاني كان دولار كان لكويتي بو أمانة ولا قنديلو لأردوغا دانيشتغن لكويتيت كيف يعني دا فعالية السياسي تشيه بو استق مشي بروين وجول كار مسلحة نهان بكر دا نهان كرت بو نهان كرت بزانم قساني من الزمان معنا بياكا كي ومتوجه بون وانا تشجعانيكا بو فقط دقرا إما أتواني تحليل كزناتواني بيكات بو كزناتواني بيكا چه اتفاقي كوتقا لبر اوي ايقرن سوار بالباور عمومية كبيتان تزريقية كان لرقي مدرسة دانشكا لرقي كولتور خوخن جاندن لرقي بروباغانداي ميدياي دي استبلا خلا ايران زلا تكا امريكا دجمن ايانية امريكا بونا لجير ساخت الشعري بونا دالي چون فرا بياي محترميكا چون جنايتناكا إسرائيل لچيه ترسي إسرائيل من الله ما لقزني كجي أو لچيه ترسي أو عصام جامعي جهاني بو مهمة إسرائيل دو صالة تظاهراتي بو كان هرشي حفتاس بوي مهمة بنيامين نتانياهو جناية كار جنگية لدادگاي لاها قطنامه قال يك لدوا يك شوراي أمنية سازمان ملني بو مهمة نه إيران نظام إيدئولوژيكا مردم إيران باورمندن واقعا إيوه قشتان باورمندن بويك باورمندن يو باورمندن بچي إيجن دنياي جديد بچي إيجن نظام السلطة بدنياي ماترياليستي من استثابتي بكم ايوه حجدين يكتانية بيجي لبول ايوه تك ايوه بس سلفي تانو بإخواني تانو بمسلمان تانو بملا تانو من ثابتي بكم ايوه قشت تان بوتيكي قورة خوايكي قورة بناو بولا برسن اوكي بس ثابتي بكي روندك دنياي غرب تأكيبي كل شر رونديكو روند ماتريال سازي مادة سازي لإنسان بو بكي دسي بيكرد بأنديشي الليبرالي دسي بيكر أنديشي الليبرالي بكي دسي بيكر بجان لاك دسي بيكر جان لاك وتي إنسان بسي حق خواي لدايكوي حق حياة حق تشيش بردن حق مالكية property مالكية وتي أم حق خوا داقيو إنسان وإما إنسان تجربة قراي إما أوشتي نتوانين تجربة كي واقعيتي نية أما غجان لاكوتي أغيد ديويتيوم اسكاتلندي هادوتي أصلا إما لكو أزانين كأما
نوشیدنیە لەکوێ زین ئەمە لێوانە ئێمە هیچ توانێکمان نییە بۆ دەرکە ئەمە یا لە عرف فێر بووگین یا جوزە سەرگەرمیمانە یاوە ئێژن ئێمە لەکوێ زانین دەرنەتیجە ئێمە وە زەخاویرە عالەمە غەیب و ئەوەی کەنیە لە دەستڕەسمانە نازانی پس ئێمە نازانی خواچی لەوێ بوو کە کانت هات ئەمانەی تەلفیقی یەکتری کرد نەقدە عەقڵە مەحزی نووسا پاشان کێ هاتە بەرەو پاشان ئاغای داروین هاتە بەرەو چارلز داروین پوڵیان پێدا ئەم دنیا مادی کاتۆ وتی ئینسان خۆ خەلیفەتوڵڵا نییە خۆ ئینسان خۆ مەوجودە معنەوی نییە ڕۆحی بوێ ئینسان حەیوان وگە لە مەیمون دروست بووگە ئەڵبەتە وتیان مەلا مستەفای بارزانی وت کەسی کورد لەنەوەی شێرە لەنەوەی مەیمون نییە فەرقی نییە هەرتیان حەیوانن ئیستە چ شێر وێ چ مەیمون وێ چه اتفاقی کەوت ئێوە هیچ کامتان نیستە ڕۆحێکی معنەویتان نییە ئاغای مارکس چی وت ئاغای مارکس وتی تاریخ جهان یعنی ئوروپا تاريخ أوروبا تاريخ بين حقيقة ودرو نوغا تاريخ بين شر إيمان وكفر نوغا تاريخ شوغا تاريخ تزاد چينايتي وغا لسر بوروغا أما إيماني بپور بتوكدو بخواي جديد أوي واقشتاني پرسن أزدمي پرسن ئیستە مشکلە پێش هات مشکلەکە چییە؟ ببەخشن ئەمە تەکمیل کردیا بە قسەی ئاغای زیگمۆند فڕۆید وتی گرێکانە ئینسان لە چییە؟ ئینسان لە تەمەدون قینی تێت و ناچارە بە تەمەدون گرێکانی لەکوێوە تێ؟ گرێکانی لەوە تێکە چێژە جنسیەکانە خۆی نەوردگە ئینسان گری هەست لە چێژە جنسیە پوڵ فرە پەیاکە گان فرە ئەدا ئەمە ئینسان نجات ئەدا یعنی ئێوە پوریگانی نییەن بە عەلی باپیرتانەوە پوریگانی نییە ئێوە فر مەوجودە معنەویەکەن ئێستاوتیان مشکڵە مەسەکە ئێمە لەکوێ بزانین ئەم کارانەیەکەین خاسە چون ئینسان بەلاخەرە لە جێگەیەکە ئیشی ئەحساسکە خاسە وتیان ئالەگرا یوتیلیتاریەن دروست بوو ئەخلاقە فایدەگەرایی ئەو شتەی وە فرەترین چێژ و فرەترین ئینسانە داشتە خاسێکە ئەم کوردەکەرە گەلەکێ من تەخریبکە سیگارە کێشم ئێژێ و خەریکت دەرمانە خوا بە عەقڵە مادیگەرایە فاسدە ئێوە پوڵپەرەسینە مەوادە مخدر چێژی واتیە بۆ فرە کەسێکی شەر کە بیکێشە چێژی واتیە پەس ئۆکەیە ئێوە گشتتان ئینسانە پوڵەکین خواکەشتان پوڵە گەشتتان وەڵا پیرەمەردە ساڵمتان تیانیە پیرەژنە ساڵمتان تیانیە ئەمە دنیای ماتریالیستیە دەیسە دەوڵەتە ئێران دەوڵەتە ئیدئۆلۆژیکە شیعەس دەوڵەتە ئێران گشتی خوێڕی کرد گشتی پوڵپەرەست کرد پول هەتا زیاتر بکڕی پێخاسێکی هەتا زیاتر پوڵ خەرجکەی پێخاسێکی ئازادی چییە؟ ئازادی لە خەرجکردنە چ وڵاتە شەیتانێکە ئەو وڵاتە وان نایەڵێ تۆ هەر جۆری پوڵ دەربێری و هەر جۆری مەیلت هەست پوڵە خەرجکەی ئێستەوە لە ئەقلیمە کوردستانە چیتان هەست؟ کازینۆتا گوند لوبنانی پڕ لە قاحبەی زەریف هەرچی گاندەر و قاحبەی دنیا زۆری کە گەسە ئەقلیمە کوردستان پارەتان هەست خەرجیەکەن دەئیسە دەوڵەتە ئێران دەوڵەتە ڕۆحانیە ئیدئۆلۆژیە شیعە تەزریقەکە ئێران بانکی تیانیە سوود نادا قەرزارە ناکا پوڵ نەوگەس و هەرچی شتانە دە ئێمە تەزادی چیەتە کە نظامە سوڵتا
چه تزادێکی ئێستا کە نظام سڵتە کاکە تۆ یا عەقڵە هەز یا کەری یا بەشەری نظام سڵتە یعنی جیهانە ماتریالیستی یعنی باوەڕەکانە نئۆلیبرالی یعنی پرایڤەتکردن خصوصی سازی و کەرتە تایبەت سازی لە تەمامە دەستاوەردهای یەک جامعە زەرەر هەنە گشتیە نەفع هەنە خۆمە ئەدەیەکی تایبەت هەرچی سوودە بۆ خۆیانە هەرچی زەرەرە بەشێکەین و سەری خەڵکیە دەی دنیای ئێران وانیە دنیای ئەقلیمە کوردستان چیە ئەوش وانیە چه شەکڵیە دەی خەیرە دنیای معنەویەکە کتاو لەسەر کتاو ئەدەنە دەرۆ دەرمە و وردە چۆنیەتیە سەیر و سەفەر ڕۆح کۆنفرانس لەسەر کۆنفرانس دانین چۆنیەتی کۆمەلگای ئەخلاقی واسە تەزاد دەوڵەتە ئەمریکا لەگەڵ ئێرانە لە چیا بوو ئێران شیعە باوەڕی هەست ئەوانەی وانە خیابانەکانە ئێران وا ئەکەنە شیعەن چۆنە ڕۆژنە سەر و داگرێ فیلمی لێگرێ ژێوە تۆ بوایتە خیابانە ژێ من هاتکەم لە ئاسەی مشتەبا دفاعەکەم تەلەڤیزیۆنە ئێران ژنە سەرپەتی نیشانەدا کچێ لەسەر مۆتۆر نیشانەدا ژێ لەگرا چیەکەی ڕزا پەهلەوی ژێ بۆ ژنان ئازادی تێنێژە ڕزا پەهلەوی گوی خوارد من ئازادم لەمە ئازادتر چی بکەم وامە سەرم مۆتۆر و ئینشاڵڵا و لێ خوڕم و حەزی پێیەکەم ئەو مردمە معنەوی واقعاً تەزاد نظام سڵتەتە کە ئێرانەوا لەکوێ کامە سیاسەتگە لە ماڵی پوڵی لە جەهانە ئەنجام بووگە کە دەوڵەتی ئێرانی نەیکردگە کامە لە حیزکردنە مردم لە دزنکردنە مردم لە پولەکیکردنە مردم ها لەوەی کە هەر بڵقی دروست کرد و لەسەر بڵقەکە تەپیدا سەرە هەرچی مەنابەعەوە هەرچی مەنابەعە خواردی کێن ڕاستی ئەمانە عەلی خامنەییە ئیستە من گەورە قەرزارانە ئێرانە معەڕەفی کردی کیانە ناسنیەوە چۆن تۆ فکرەکەی نظامە سیاسی وا تۆ نازانی کێ کاورا خاتە ئەوێ تۆ نازانی کێ خاتە ئەوێ تۆ ئینسانێکی مەجبوریت وەختی ئێژن انتخاباتە پەرلەمانە کوردستانی عێراقە نازانی سنووقەکە کێ تێریتی کاغەزەکان کێ چاپیەکە پارەکە کێیکە ئەمانەی وا دانیشکرد لەوێ کێ پوڵیانەدا تۆ وەکو ئەنتەر هەلەک ئەڕۆیتە ئەوێ کاغەزێ بریتە دەست وەڵاوە من دەمداگە عەلی حاسیبە خەیلی ئینسانە مهمێکم ئەسا عەلی حاسیبە تۆ دروسە کردگە عەلی حاسیبە تۆ بردەکتە سەناوە ئەم جەریانە تۆ چ کارەی ئللا ئەوەی کە خودکارێ گریتە دەست و تیکێ لێ دێژی عەلی حاسیبە تۆم پرۆسەسە ئەناسی کێوا لە پشتەمە کامە پوڵ وا لە پشتە ئەمە کامە هێز و قودرەت و چەک کامە مەحفل وا لە پشتە ئەمە کێ وا لە پشتیە تۆ زانی کێ وا لە پشتیە نە چۆن فکرەکەی عەدەدێکی لەبەرەوەی ئێمە فرە ئەحمەقین چون فرە ئەحمەقین باوەڕەکەین بەمە دێگەر وا نەکەین خۆ دڵمانە تەقێ خۆ ئەگەر فکر نەکەین ئینسانە مهمێکین خۆ دڵمانە تەقێ دەیسە ئەمریکا چیەکە ئێران ئەڕۆخێن ئێران ڕۆخیاگە دۆناڵد ترامپ بێژە ڕژیم گۆڕیاگە ئەمانەی تر ڕادیکاڵ نیەن و یعنی چۆن ڕادیکاڵ نیەن دۆناڵد ترامپ یعنی ڕادیکاڵون چۆنون باوەڕەکەی ئەمانە کە کوژیان و تۆ کوشتنە ئەمانە فەرمانیان نەدا ساڕۆخ بکەن وەقتنی توە هەر ئەمانەی وا تۆ ئیژی کوڕە خاسەن خەریکن ساڕۆخەکەن وەقتنی تا هەر ئەمانە تەنگە هورموزیان بەستەگە تۆ ڕۆژە ئەوڵ نەودا لە هەرچی فەرماندەی سپاس کوشتە تۆ نەودا لە عەلیە خامنەئی کوشتە 2 ساعەتی پێ نەچوو لە 17 بنکەی سەربازیە تۆ 1000 موشە کریا وەقتنە هەر ئەمانەنەوا تۆ ئیژی منتەقین ڕژیمە ئێران گۆڕیاگە ئای دۆناڵد ترامپ کلکەڕێوی وەدەمە کیاتێری وەدەمە مەردمە مەجبوری باوەڕەکەی نەڕۆخیا
باوەڕەکەی خەڵکە قارەمانە ئێران نایەتە خیابان. خەڵکە قارەمانە ئێران وەختی جمهوری ئیسلامی لە ئەوج و قودرەتا بوو لە جمهوری ئیسلامی نەئەترسیا، هاتە خیابان. ڕۆژە 18 هەزارانی لێ کوشتن، باز ڕۆژە 19 هاتە خیابان. ئیستا لە چی دەترسێ نایەتە خیابان؟ لەچی؟ تۆ لەسەر و لێ ئەدەی و ئیسرائیل بۆی تێخاو، ئەم خەڵکە بۆ نایەتە خیابان چوار شەق باوەقتنە دەوڵەتە ئێران. ئەم خەڵکە بۆچی چوار بەسیجی لە کوڵە سوچێکە خەلع سلاح ناکات، شارێکی پێ ئازادکە؟ ئێستا ئێمە وردە وردە حاڵیمان بوو، ئەم فڵتە فڵتە لە تو لە ئەم ساڵانە کردیا، گەشتی درۆ گەلە کۆمە بوو ئەلەیهە ئێمە. گشتی خونجاندنت دەسەڵاتە مەوجود بوو و بەردەوامکردنی بوو. ساحێبانە ئێران کێن؟ کەستانیان ناسی؟ ئەوانە کێن ئیستەوا خەریکن لە مەرزە پێنجوێنا 500 ترێلی 500 ترێلی دوو بەرابەری جاران خەریکن کالا هاوردە ئەکەنە ئیقلیمە کوردستان؟ کێن؟ کێن ئیستە لەگەڵ سپا خەریکن تجارەت ئەکەن لەگەڵ دەوڵەتە ئێران؟ لەگەڵ کیاییکەن؟ ئەم دۆلارانە بوو کوێ ئەڕوا؟ کێ حاکمە ئێرانە؟ ئەمریکا لەگەڵ چێ مەعامەڵەکە؟ کەرەکەرە میدیاکانە ئیقلیم نەما، گەشتی مشتی کەرەکەر و قسەی مفت و شەشمەنی پەنجقران و مشتی یابوویە دنیای ئەمڕۆ. داستانە ئەم شەڕە گشتتان لەبینەوە، گشتتان لەبینی بردن وەرشکەستی کردن، شەرمەزار خۆتان و قنە خۆتان ون. وا ئیتر ئەوەنە دروتان کردگە شکڵە بەشەرتان پێوە نەماگە. ئەوەنەیشە قنتان هەڕۆڵە نازانن سۆحاچیتان لێ خۆمی، داخم تێتانی تێخەن یا تێناخەن. با من موژدەتان پێ بەم، ئەم ڕۆژهەڵاتە ناوەڕاستە ئێشێ تەخریبێکی تەواوی لێ بکرێ، ئێشێ لێ بکرێت. ئەم ڕۆژهەڵاتە ناوەڕاستە چووگەسە ناوە شەڕە جدی و ئەمە شەڕە دەسەڵاتە ئەوانە سەواتوانەیە ناسی. و تۆ نازانی کێن، بۆ ئیستەن تۆ نازانی ئەم هەدەفانە کێ ئەیانداتۆ ئیسرائیل. تەمام ئەو شرکەتانەی وا من بۆ ئێوەم خوێندە و ئیسرائیل خەریکە لێیانەدا، تا قەرزە میلیاردیان و بانکەکانە ئێران تاوێ. کێ ساحێوە ئێران کێسە؟ هەر ئەوەسە وا کنگریە ئازادی ئێرانیانە بۆ داهەنیە ئەنتەر و چەقانە لێدان و خۆتی تێخەی. ئەو 1 ملیۆن پۆند، 1 ملیۆن پۆند عالەم و ئادەمتان تێرێتە ڕقاسی. چیەکە ڕاستی لە دنیای ئەمڕۆ تێچیەکەی؟ سێکولاریزم، دموکراسی، ئەمانە ئەرزشەکانە دنیای ئەمڕۆن؟ ئەمڕۆ ئەم دوای ئەمە تۆ هەرەمانە گوێ و دەسو ئاوایە بۆ کێ و سێکولاریزم و دموکراسی بۆ کێ؟ بۆ کنیشکەوا ڕوتۆ بووگەسۆ لە خیابانەکانە تاران؟ ڕوتۆ بووگەسۆ لە خیابانەکانە تاران؟ یاران ئاخێز و کوردەوارە سەر بەخۆ، ئەوەی کە ئاخێز دووچارە ئەم تەوەهۆمە ناوێ و لە ڕۆژی ئەوڵی شوێژی ئێوە مشتی هاوکاری یەکترین فاسدینە سەرمایەی جیهانی تەکانتانەدات و بازیتان پێکا و بازیتان بۆ دانێت. ئەوانەی تاران ئاخێز نایاڵێز مستەقەر بوون و گەنە مستەقەڕەون تەپیدا بەسە سرەقنە گشتیشتان. من نایاڵە مستەقەر بوێ من ئایسە پەردە لە ئادەم لەسەر دەم و چاوە تەکتەکتان. ئەها من ئیستە لەسەر ئەم حیزبە فاسد گەلە حتا ئەڕواتە بەرەو پەردە لە ئادەم، چون ئێوە بۆ عەقڵتان ناگا خۆ ناگا. دەمە قۆپانی وا لە پیا و کڵەشنکۆفی وا و دسووە و ئەکاو
ايواتبرو كاوراي جيجي فعاليتها سياسية اوكي من تك فعالية سياسية اوكي بعتو وافتخارتي كومل قايمة الدنيا وهالبركي نوروزو اوي وادو جمهورية اسلامي بودا خاطر ري بعنوان دستاورد كرد بازي فرشتو داو هالبركة كردستان بقرن دادي بقرن دادي او جينجر باريزا كانتان استبكبي ترو خيابان باكو كاتو تميزيكاو دادي ابو ناهونجيكي اسوار بو مكان باكنو هروا كديتان قشتي هالشكياغا اوكي ايالات المتحدة امريكا دواي دو هفته اعلامكي نيروي درياي ايران نماغو نيروي هواي ايران نماغو مرتيكا ايران حر نيروي هواي نبو نيبو لتشاو الدولتان ترى ايران حر نيروي هواي نبو ايران مشتي هوا بيماي دابروسياي لدوري شابو بجي مابو وهنا هفته صالة بيشو مشتي هوا بيماي شي لجنگ خليج لصدام حسين دزي صوصي تلدنا هوا بيمابو ايران قدرت موشكي بواتو نوتواني قلبيني بوي قدرت پهبادی بواتو نوتوانی قلبيني بوي دسينياغا بسر قروي هرموزو امرو بريطانيا اجي شوال كوت كسا قابمان 35 ولات كو اكينو قروي هرموز بردا سباها باس داران نيرا كده قردن تك تك تانا قروي هرموز وچوار موشك بسياغا اقتصاد الجهاني تان كوت كسا هشوكا خليكا قنية ريه وي وحالة اوي باب المندبو كانال السويزش داخن دخو قشتان لبرسيانا امرن جاري اول اقليم كردستان قشت لقرجستان ونوي زيقكن چيكا جيتي لي دولة ايراني قو اخوا بيلي امريكا يكترف اعلام كآتش بس لمنطقة بيوسي قو اخوا دولة ايراني شي امريكا لمنطقة دركا شيعيتي هالدرياغ ايراني شي لمنطقة دركا تكا حيزة كان ايراق دري نكن قو بخوا لسد جيغي خوانا دانشنا مشانو قري وبازية جي خستنا دا صلاة خوانا هليانا تكينين تخمة يهودية نظام السلطي كتانا كينو وتولى تارانا ناوي مستقلوي در نتيجة اشي الولايات المتحدة امريكا دركي خاورميانا اشي اسرائيل نابود كي غلط اكي نابودي ناكي استوا امر دمي ايما چل روجوال جيري بومبا سروتي برباد شوغو هچيكي بونا ماغسو استاتواني نيرا كريكي بقروي هرمزو بري نادي لعراق تا كويت تا عربستانو هر نفتكش 2 مليون دولاري ليسيني لبريطانيا يحيس باراسيني نوت عبور با نارو لخوتو دست بكشي بيجي نايكين قو اخوي چون قشتي تواوي قشتي باطلوي يا دولة ايالات المتحدة امريكا ادا لجير ساخت الشاري تا ثابتي بكات ام بازيه نادوريني يا اسرائيل ادا لجير ساخت الشاري اسرائيل يحيز ندي لو جيغانا واخريك قرزة كان سافكاها ندي لو جيغانا برو بلج جيغا هاي كشورش مردم ايران ممكنكا كإما الزندو أكاتو وإما أتواني شورش كين دس للتعلقات من باخل يقرين تام بزان من مردمة چني معنوية چني إيوه الرازين ورزاي خوا رازين إيوه وافر مسلمان ومزقوت أرونو طريقة بازية كانوا بزان چني الرازين وقدر خوا كواتا تا استخريكن انشيك خريكن ايوينن بازية نظام السلطة وكارجيران نظام السلطة وانا حتشيشتا بول درتيرن لقرا ظرف الدولة ملتي ظرف امكان بزير كذن بازية بولية امانسة اول شي لإيران شتريوا ندولة ملية النظام ايديولوجي كمرتيكا
ئەم نەمایش زرم و زارم و ساختمان تەقاندنەوە هەرچێکی تیا بەسەر نییە. تۆ هەنووز کە هەنووزە بەم حەجمە بۆمبارانتە کردگە مەگە نیروێ سپای پاسداران نیروێ تەرۆریستی نییە؟ چۆنە تا ئێستا 50,000 سپایت نەکوشتگە؟ چۆنە تۆ تا ئێستا 50,000 سپایت نەکوشتگە؟ دەرەجەدار و سەربازە پیادە و کارمەندە ڕەسمی و لەشکرە زرەهی و تەوانە زەربەتی و لەشکرە کۆماندۆی چۆن تۆ لەمانتە نەکوشتگە؟ هەر خەریکی ساختمان تەخریبەکەی تا قەرزەکان سافۆکەیتەوە. هیچ کام لەو ساختمانانە قیمەتیان 1 ملیۆن دلار نییە. زەمینەکەوا لەسەر جێگەی خۆیان کاورە ئەتوانێ بیسازێت و قەرزەکانیشی تر ناداتەوە، داوای خەسارەتی شەکات بەناو لە دەوڵەتە فاسدە ئێرانی. صاحب ئەم دەوڵەتە کێس ئەوەی لە پشت پەردە ئیستا معلوم نییە کێ بڕیار ئەدا، ئەو بڕیارەدا کێ نەمانە دابێرن لەو کارشناسە گەورە حیزانتانە و لەو دەستگاهای ئەمنیەتیەتی هەڵدریاگە پاراستن و ئەمانتانە بێرن پێتان دەیتابە کێ نەمانە لە ئێرانە. ئەوانەی موسادتان بێرن کێن ئەمانە کێندا لیستی 500 نەفەری لەمانەی وا ئێران ئەوە نەڕێوە ڕوویکەن کێن نایزانن یا ڕووی ناکەن. دەخۆیەوە تا دیوکە ئەتانوت عەلیە خامنەئی ساحێوە ئێرانە تا دوێکە نەتانەوت ئێران دیکتاتۆریە. دیکتاتۆر بەهاڕەکەی دیکتاتۆر نەڕۆکەیە. کەواتە ئەوەی کە ئێوە چاوتان پێیەکەوێ پەردەیە ئاخرە داستان نییە. داستان تەواو ناوێ. استقراریش بۆ هیچ کەسێ ممکن ناوێ. ئێستا دەوڵەتە ئێرانی پای بکێشێتە دواوە لەم ماجەرا بێ ئەوەی نیرەکەی بکە لە خاوەرمیانە ساعاتێ لە تارانە دانیشتنی استقرار پەیان ناکات. ئەم قسانەی من ئێستا کردم سەدان نەفەری تر لە پێگەی دەسەڵاتە یەخەیان پێ ئەگرن و پێیانەکەن. دەوڵەتە ئێرانی ئێشێ تا ئاخرە داستانەکە بڕوە نەڕوە ناتوانێ بەر ئەریکەی قودرت لە تارانە دابنیشێ. تەمامە ئەوانەی وا خۆیان شاردگەسە و ساحێوە ئێرانن ئیشی وردە دەمامەک دەربێرن و دەربکەون تا ئیستا لە چوارچێوەی موەسسات و کۆنگرە و سازمانهای جەدید خۆ سازماندەهینەکەن بە پوڵهای دزیاگ و تاراج منابعێکە کردگیانە لە یەک مشت ئینسانە بێ هەمە چیزە فاقدە قودرەتە فاقدە مالکیەت کەڵک وەربگرن. ئەم وەزعیەتە 3 هەفتەی تر تەداوم بوێت. وەزعیەتە ڕۆح و ڕەوانیە گشتێک لەو کۆرپۆرێشنە ئێرانیە ڕۆخێ. ئەم میزانە زەرم و زارمە کە کریا مدەتە لە توولە 8 ساڵە شەڕە ئێران و عێراقا نەکریا. تارانی هەر نەیزانی شەڕ چییە، ئەسفەهانی هەر نەیزانی شەڕ چییە. سەدام لە توولە عەمریە 100 موشکی نەنیا بە ئێران نەیبوو. 4000 سۆرتی پەروازی بەڕاسەر ئێران و نەیکرد. 3-4 هەفتەی تر ڕۆحی گشت کەسێکە دۆڕێ، گشت کەسی حساو کتاو وردە تێتە دەسی. ڕۆژگە لە ئایەندە ئەگەر یاڵەت متحدەی ئەمریکا و ئیسرائیل نەدەن لە ژێر ساختەکانە ژیانە شاری تا ئیمکانە قیامە مەردەم دروستکەن، تەمامە ئەوەی وتیان لە گۆڕینە ڕژیمە ئێران درۆ بوو، تەراشە ڕژیمە ئێران بوو تا بحرانە ساختاریە دەوڵەتە ئێران کە کڵاپسی کردبوو حەلیکەن. مەجبوریان نەکەین وای پێ بکەنە. ئێمە ڕۆژە ئەوەڵ وتمان ئێمە نایڵین دەوڵەتە ئێرانی دەمامەک بگۆڕێ.
براحتي لجير الناوة انقلاب مردمي تزاد كانيان وشرنا وخويا كانيان اجيني اوج تا ايالات المتحدة امريكا بيت يارمتيان نبي بجنگ داخلي كايالات المتحدة امريكا هاد بازيك الايالات المتحدة امريكا اشيبينين منطقة جنگ سوار كين بالبازيك استا خطرناك ترين سيناريو كمشيا بازيان كدا مجبور بون بيكن استا ايالات المتحدة امريكا بربروا اويتو جنگ داخلي او ايه مقرك مانبو دوا بروا خوي وقانا تشيشي برواتو دولار لبينا تشي جنگ داخلي الايالات المتحدة امريكا دسبيكا لخاورميانا بمينيتو دولة ايراني جواوي نداتو قري هرمز بردا دولة ايراني مانجيك بر اريكي قدرة ناتواني مستقر دانيشي دائما نشي لشرنا وخوياوي ناتواني إسرائيل سبقوا تروحي الدنيا أجر ما بردوام نكا نيجيني تشرنا وشي أويلي أقومي نخويسي إشي جميك على خوارمي أنا بروا يا إشي محكم لسرجي ساداني شي ثابتي بكا بسرمايي جهاني بوتنسيالي أويهز بيوتو جيكي لأمريكا چون بسر كانال سوئز وباب المندب أفريقا سلوتا روشالات ناو راستو حائل فيما بين أوروبا وآسيا وأفريقا قراري قرتقه أقرم لياقتي لخوي نشانده بو نشاندانا أم لياقته إشي خوارمي أنا الشركة تبزان ميكا فلتفلت نكن بابكيش ندواها اما او شما سوائي ما قرق مانا آخيزو كردوار سربخوك ام حيزة بول جيراني سباي باس دارانا ادعاينك آخيزو كردوار سربخوتي شورش ايما الزماني مرغوبيت بياكا وام جهان فاصل يانا حالتكيد وإنسان واقعي كردي بيت درو او اختم معادلك اقورين واي قورين أول شي لتي صالان الرابر دوت من هداية من كربو بأقراقي عند من أوي نتواني رالتي واقعية والزوان بيري والدستبنديكا حجكو يلم دنيانية أحبو موتني هاي كارناكا بوم وتني هاي كارناكا بوم بوتو وكنا فري كاركا وكجيت في شكل كيش وكجيت بلام تو اگر زرفكت قورا كردو وجارب بومبو فشو امانا نايخوا عسر وتكي هريم كردستان بو دنيا حيزوية تأم نوت وقاچاق بفروشي بو أربابا كاني عاتوزي آلوز بيد ندراية يانز نأقل يانز نشعور يانز حاجة جانية كوالي نوت قاچاق فروش وقاچاق شي نمنطقة داينيا قنوي عجبنين حاج خندنوي كانية حاج تحليلي كانية يعني تو فكركي هروال إقليم كردستان داني شي ام دنيا والراحتي تيبري وحلوي وخوحري نابري وكشمان احتياج من وباري والواح اليكين واقعا ومراحتي هذا وتشوكيتي خن وحلويتو تو آسان لسرجي قدعني شي فرفر جيلي چون مشتي خياري جاسوس ولا لاتا جاسوسي بوكن يو جاسوسي تام بوكن تحليل ديتاقل جاسوسية وارن كان خوا وكيل ايوه مال تحليل كردن واناليز كردن الديتان خوا وكيلي كل بابا خوت بيزل نوي مش $1 هات كسر فانا حولوكي وزايت بشري كركر وفلطو هني قسيت كراري دنياي سلطو بروسي ما حزمون لو اوشتويو وبروسي ما حزمونو اما بلوموري كاسمون ندوغو كاس نيغركو كل كاوري كاول داني شبتو بيكارات جمو بوان بازي قال جمو بو بچو بيكار روجي قال تفمالين قشتان بكن دنيا اشي بيس بخا وبيس تخا امبراطورية بريطانيا لبين شو امبراطورية امريكا اندروس كر امبراطورية اتحاد الجماهير الشوروي لبين شو امبراطورية امريكا خليك لبين شيت تو اما افهمي يا ناي فهمي
یا وەکەرەکە کەوتکنە سەر مۆقعەتی تو بەسمان و بەڕاستی و پارەی فرمە دزیگ و خۆشمان پێوزەری و خۆشتان پێ ناوزەرێ وەلووتان تێتۆ وەلووتان تێتۆ سەرنوشتە مەحتومە دەوڵەتە ئێرانتان دی دەوڵەتە ئێران کەوتکەسە ناو بازیە منتەق جەنگ بۆی ناچێتە بەرەو ئیستا مەجبورە نەقشە شیعە بازیکە بۆی ناچێتە بەرەو مەجبورە نەقشە زدە ئیمپریالیزم بازیکە بۆی ناچێتە بەرەو ئەگەر نەقشە زدە ئیمپریالیزم بازیکەشە ئەمریکا لە منتەقە بکاتە دەرەوە ئەشێ تەنگەی هورموز بەرنەدات دێ بابزانی نایکە ئەشێ ئیسرائیل نابودکە بەعنوانە سەگە زەنجیری ویڵاتە متحدەی ئەمریکا شەڕیکە کاولیکە دەست لەقنی هەڵنەگرێ ئاگربەس قبول نەکە ئەوان هەر یەکلایەنە بێژن ئاگربەز ئێران بێژن نە خەساراتم گەرەکە ئیشی تا قەرانە ئاخری بدەن ئەمریکا ڕۆیتە دەر و لە خاوەرمیانە ئیسرائیل چون شەڕی دەست پێ کردەگە ئیشی هەر بخوا غەڵەت ئەکا کاری واناکە ئەی ئەم گشتە تڕەتڕ و شیعە بازی و ئەمانە ئەیکا چۆن گەرەکیە کۆی کاتۆ ناتوانێ کۆی کاتۆ بەدەست ئێمە ناتوانێ کۆی کاتۆنا بەدەستم گشتە حیزە گشتی چۆپڵی بۆ لێدن ئەسە تو بەری خۆڵەوە بڕستی و ویتر با بڕێن زندگیمان بکەین نایەڵم زندگی بکەن نایەڵم بەرز لە خۆتان تاریف بکەن وانیە لە گراجێریانە ئێمە مەوجودە وە لەم خاوەرمیانە ئێمە تەسمیمە گرین من ڕۆژە ئەوەڵیش ڕووە جاسووسەکانە ئەمریکای ئیسرائیلی وتم دەخاڵەت مەکەن ها جمهوری ئیسلامی ئێمە خۆمان نەیخەین دەخاڵەت نەکەن دەخاڵەتی تیا بکەن سەر وەختمتاندا ئەنین ئەو وەختە ئێوە نایوەنەوە ئێمە ئەیوەینەوە ئەوانەی ئیستە خەریکن موشەکەگل نەقونە ئێوە کۆمەڵی ئێلیتە هاوتەمەنە منن کە دەسەڵاتیان گەرەکە لە بینە ساحێبانە پشتە پەردەیش ئیدەیەک زۆردارترن ئیدەیەک کەم زۆرترن ئەمانە خەریکن ئەوانە ساپۆرتەکەن بازیەکە لە گشتتان خراوە شێویاگە خوێندنەوەی من ئەمەسە من نایەڵم ئەم شەڕە تەواویوە تەواو ناوێ ئەم شەڕوا دەستی پێکردگەیشت دەسە گشتتانی پێوە بگلێت و دەسە گشتانی پێوە گلێنین یعنی فکر نەکەن لەگرا عەدا و ئەتوار دەرتێرن ئەیوەنۆ ئەم ڕووداوگەلە وا ڕوو ئەدا یارمەتیە من ئەدا دەمامەکە حیزە ئێوە قنە ڕۆژ چەرموتان دەرخەم و دەریەخەم و ئیتر لە تایف الحیەتان لەناو جامعە نایخوا تووشە قەیرانتانەکەم قەیرانە گەورە لای ئێوە خۆش